زستانێکی وەی شومەوتەوە بوو بەیانی زوو شەوەکی زۆر بە ئەسپایی بێدەنجی لەگەڵ کاک محەممەدی مەلا عەلیدا بێژۆمانجێ هێشت و ڕوومان کردە سەرچەم کاک محەممەد دەستپێکی گورجگۆڵی ئامادە کرد بوو ئەو مەسەنێکی لەو جێک ئەو کارەتانەیە کە ئێمە سنوورمان تێپەڕ کرد و هاتین بۆ قوڵایی باشووری کوردستان ئیتر بۆچی ناوی نەنێمە سنوورە ژێر پێخراوەکان پێم مابوو پڕ بە پێستێتی ئەو ناوە و ئەمن لە ماوەی 4 ساڵی ڕابردوو بە تایبەت لە سەردەمی کۆرۆنادا ویستم خۆم بە شتێکەوە مەشغوڵ بکەم کۆمەڵێک داستان و کۆمەڵێک بیرەوەری هەر لە زمانی منداڵیمەوە کە مناڵێک و کۆرپەیەک بووم هەتاکوونیە دەگاتە زوو کوتم بابەت پێیدا بێمەوە و بینووسم وەکو بیرەوەری وەکو خاتراتێک بۆ نەوەی دوا ڕۆژ ئەوە بوو کە خۆم پێوە مەشغوڵ کرد هەم بە بۆنەوەی کە قەرەنتینە زۆر بوو هەم بۆ هۆیەوە کە هاتوچۆی دەرەوە ئەوانە زۆر زەحمەت بوو من دەژوورەدا کتێبخانەیەکی باشم هەیە ئارشیوی باشی هەیە و ئەمن لە خۆم بەوەیەوە مەشغوڵ کرد ئەو کتێبە بەڕاستی ژیانی منداڵی و مێر منداڵی و چوونی شارانم بۆ خوێندن و دوورکەوتنەوە لە ماڵەوە و دوورکەوتنەوە لە دایک و بابوو چوونی ناو ژیانی زگورتی و چوونە ناو ژیانی تەلەبایەتی و ئیتر بوونم 4 ساڵ لە تەورێزێ و ئەوانە هەمووی بوون بە کەشکۆڵێک کە لەو کتێبەیدا ئەمن باسییان بکەم دواتر شۆڕشی گەلانی ئێران کە من لە نزیکەوە تێیدا بەشدار بووم بە وردی تێیدایە کە یەکەم مزاهرە بە دژی شای لە سەردەمی تەلەبایەتی من لە تەورێزێ دەستی پێکرد لە ساڵی 1970 بە وردی ئەوەم نووسیوە کە چۆن ماڵ و ئاشیانەم شێوە بەهۆی یەکێک لە هاو مەزڵەکانم کە بریندار بوو و ئێمە کەوتینە بەر تیشکی چاودێری دایرەی ساواکەوە و ڕۆیشتین لە تەورێزێ و هاتینەوە بەشی کوردستان و لەوێەوە تێکەڵبوونی من لەگەڵ برایانی کۆمەڵەی مارکسی لێنینی کوردستان یا کۆمەڵەی ڕەنزدەران یا بە واتایەکی دیکە یەکێتی نیشتیمانی کوردستان کە تازە هاتبوونەوە لە حەکاری و کارەساتێکی گەورە قەوما بوو لە حەکاری 700 پێشمەرگەی یەکێتی تازە دروستکرا و تێدا چوو بوون ئێمە کەوتینە دۆستایەتی لەگەڵ ئەوان و لەگەڵ چەند کادرێکی وان ئاشنا بووین کۆمەڵک گەنجی مەهابادی بووین و خۆمان نزیک کردەوە لە بەڕێزان مام جەلال و کاگنۆشیوان و هەموو سەرکردەکانی کۆمەڵە و یەکێتی نیشتیمانی بلەوەی ڕاتێکەڵی سیاسەتێکی چڕ و پڕ بوومەوە و یارمەتێکی یەکجار زۆرمان دەگەیاندا پێشمەرگەکانی کە لە قەندیل بوون و لە هاتبوونە سەر سنووری ئێران و عێراق لە شاخ و چێوەکانی قەندیل و مامەندە و دەوروبەری پشتی قەڵات زێوانە ئێمە دەمانتوانی پارەیان بۆ کۆکەینەوە ئاز و قەوشتیان بۆ بنێرین بەتانی و قەمسەڵە و شتیان بۆ بنێرین و کۆمان دەکردەوە چەند گەنجێک بووین کە ناومان زۆر بەدەرەوە بوو دواتر مزاهرات لە شارەکانی کوردستانی ئێرانە دەستی پێکرد بە دژی شای و ئێمە چالاک بووین لەوێدا ئەوە بوو کە شاڕوخا و ماوەیەکی کورت جەویەک و هەوایەکی یەکجار خۆش هاتە گۆڕێ ئەوانە هەموو دەو کتێبەیدا هەیە ئەوجار کەوتنە ژیانی پێشمەرگایەتی من کە خومینی ئەمری بە جیهاد کرد لە کوردستان و مناڵە ورکەی بە نێوی سپای پاسداران نرد بۆ سەر ئێمە و ئەرتەشێک و جێیشێکی زۆر و سپای پاسدارانێکی زۆر ڕوویاندا پاوە و نەوسود و مەریوان کردەوە بوو کە کاک فوادی مستەفا سوڵتانی لە ڕێگای بانە مەریواندا شەهید بوو و ئیتر پێشمەرگایەتی لەوێەوە دەستی پێکرد و شەڕێکی خێناوی لە نێوان دموکرات و کۆمەڵە و هێزەکانی کوردی ئێران لەلایەک و دەوڵەتی
کۆماری ئیسلامی تازە پێگەیشتی و بە سەرپەرشتی و فەرماندەهی خودی ئیمام خومینی لەلایەک و سەرکردە و فەرماندەی عسکەری وەکو مستەفا چەمران لەلایەکی دیکە ئەوجار لە پەناواندا قیادە موقەتە کە کوڕانی مەلا مستەفای دروستیان کردبوو و ئەوانیش لەشکرێکی زۆری بە نێوی خۆیان پێشمەرگە و پاشماوەی ئاش بەتاڵەکەیان لەگەڵ بوو لە دزڵی و لە زێوە و لە ورمێ و لە شکاکان و لەوانە هاتن بەرە و چوون بەرەو پیری سپای پاسداران و لەگەڵوان تێکەڵ بوون بە دژی دموکراتی و کۆمەڵە. ئێمە لەلایەک دموکراتی و کۆمەڵە بووین هێزەکانی کوردی ئێران و لەلایەکی دیکەش سپای پاسداران بوو لەگەڵ هێزی قیادە موقەتە. لەوە دایتر هەموو ڕۆژە شەڕ و هەموو ڕۆژێ وڵاتگرتن و داگیرکردن لەلایەن سپای پاسداران و قیادە موقەتە. مەسەڵەن بۆ نمونە شاری دزڵی قیادە موقە شارۆچکەی دزڵی قیادە موقەتە گرتیەوە، شنۆ شارێکی جوان و ڕازاوە قیادە موقەتە گرتیەوە لێمان لێ ئەستاندین لەگە سپای پاسداران. ئەمنەوانم هەموو نووسیەوە دەو کتێبەیدا. من هەر لە هەڕەتی گەنجێتیمەوە باوەڕم بەو سنوورانە نەبووە کە لە ناو چوار پارچەی کوردستان دروست بووت و ناوی کتێبەکەشم هەر لەسەر ئەو فەلسەفەیەی ناونا سنوورە ژێر پێخراوەکان. ئەویش ئەوەیە کە بەڕاستی لە هەڕەتی گەنجێتیمەوە بەهۆی پێشمەرگایەتی ئەمن بە دەیان جار بە سەدان جار بڵێم ئەو سنوورە دەستکردانم لە نێوان باشوور و ڕۆژهەڵات لە نێوان ڕۆژهەڵات و باکووردا بە پێیان لە ژێر پێم ناو ڕۆیشتم بەبێەوەی کە پاسپۆرتم پێبێ هەر بە چەک و بە کەڵەشنکۆفەوە ئەمن هاتووم بە کەڵەس بە حەبل هاتوومە باشوور بە حەبل پەڕیومەتەوە لە چەمەکەی هاتوومەوە ڕۆژهەڵات لەگەڵ بەڕێز برایی گەورەم کاگنۆشیرەوان مستەفا بە پێیان بە چۆستانەکانی سۆمابرا دۆسڵا و بە لای شکاکاندا ڕۆیشتوین بەرەوان بەرە و تورکیا باکووری کوردستان و لەوەی ڕاوتی کوتم مادام ئەمن ئەو سنوورانم لەژێر پێناوە و ئەو سنوورانم قەت بە ڕسمیەت نەناسیەوە بە هەر ناوی بنێمە سنوورە ژێر پێخراوەکە. یەک شت کە من زۆر ویستومە ڕەعایەتی بکەم، یەک قسەی پاش ملەی مردوو نەکردووە بەڕاستی، چونکە ئەمە دەمتوانی زۆر قسە بکەم لە زمانی مام جەلال، لە زمانی نەوشیرەوان، لە زمانی زۆر کەسی دیکە سەرکردەکانی خۆمان ڕەفیقەکانی خۆم کە شەهید بوون. بەڵام تۆ دەزانی کە قسە بەبێ بەڵگە بەبێەوەی کە خەڵک دەڵ کاکە و قسەی پاش مردوویە و هیچ ناتوانانی من ئەوانم نەکردو بەڕاستی. دوو ئەمن لەوەیدا زۆرم حەول داوە کە من هیچ نیم، من یەک پێشمەرگەی سادەم دێرەدا لەو کتێبەیدا و ئەو باوەی کە لە زۆربەی بیرەوەریەکاندا باوەکە کابرا خۆی دەکاتە قارەمان و هەموو شتێک خۆیەتی و هەموو شتێک لە دەوری خۆی دەسوورێ. ڕاستە بیرەوەریێت تو لەسەر خۆتی دەنووسی، ڕاستە دەوێت باسی خۆت بکەی، بەڵام پێویست ناکە خۆت قارەمان بی، خۆت هەموو شتێک بی، خۆت ڕامبۆ بی، خۆت ڕۆستەن بی. ئەمن ئەوانم نەکردو بەڕاستی و ئەوم داناوە بۆ ڕەفیقەکانم ئەگەر بزانن کە من شایانی ئەوەم کە تا تەواضوعێکی زۆری تێدایە کتێبەکە بەڕاستی. یانی تەواضوعەکە چییە؟ ئەو جوورەی کە هەیە. من ئەوێ ڕۆژەش لە کۆڕەکەی خۆم لێرە لە غەزەل نووس هاوارم کرد و تەنانەت کوتم دڵنیاتان دەکەم و سۆندم بۆ خواردن کە تاقە درۆیەکی تێدانێ. من حەولم داوە کە هیچ خۆ هەڵکێشانێک خۆ گەورەکردنیەک دەو کتێبەی مندا نەبێ. ئەوەی کە دیومە دەبێت لە بیریشتان بێت داستانەکان کاتی خۆی نەنووسراون، ئێمە ئەو ئەقڵێت و شعورەمان نەبوو کە وەک زۆر سیاسی وڵاتانی دیکە بێنین هەموو ڕۆژانە یادداشتی ڕۆژانەمان بکەین و بیرەوەری ڕۆژانەمان ئێواران بنووسینەوە و ئەو بیرەوەریانە داخرێدا ببێتە بەڵگەنامەیەکی بە قووەت کاتێکتر. ئەمن هەمووی لە ڕووی زەکاوەت و لە ڕووی ئەو فکرەی کە ئێستا هەمە ڕاستە جارجار مەسەن پرسیومە لە دۆستێکم لە برادێکم لە سەرکردەیەکی کۆمەڵی لە سەرکردەیەکی دیکەی حیزبەکان هەرێکاکە و داستانە چۆن بوو من چاکم لە بیر نییە ناوەکان ئەوانم کردو یا مەسەنەن چوون مراجعەی کتێبەکانی دیکەم کردووە کە مەسەن بیرەوەریان نووسیوە هەر لە حیزبی دموکرات و کەریمی حسامی و ئەوانە کە کتێبیان نووسیوە
هەتا دەگاتە سەرکردەکانی کۆمەڵی کاک برامی عەلیزادە و کا عەبدوڵای موحتەدی ئەوانە کە بیرەوەریان بڵاو بۆتەوە بەش وەکو بیرەوەری نییە بەڵام بەرحاڵ مێژوویەکیان هەیە و ئارشیوی کۆمەڵە مەسەن بەشێکیم لە بەردەستدا بووە ئەوانە مەسەن مراجعەم کردوون بەڵام ئەوی دیکەی باقی دیکەی بە شێوەی زمانێکی زۆر سادە ڕۆمانانە و حکایەتم کردو بەڕاستی جا چ کاتێ دەگاتە سەر زندگی شخصی خۆم چ کاتێ دەگاتە سەر شەڕ و کەمین و پێکدادان و ئەو شاخ بە ئەو شاخ و ئیتر ئەوەی کە توانیمە لە زەکاوتم داوە بیرم بێتەوە نووسیمە و پێشکەشی خوێنەرانم کردو یەکجار خاڵێکی گرنگت پاس پێکرد ڕاستە منیژەوە 4-5 کتێبم بووە تۆ لەلایەن سەرکردەکانی هەرەوەی ئێستا باسم کرد قیادە موقەتە و کوڕانی بارزانی کە ئەمڕۆکانە بە خەروار بە هەزاران لاپەڕە بە ناوی بیرەوەری دەنووسن کە پڕە لە چاواشەکاری پڕە لە درۆ پڕە لە خۆ هەڵکێشان پڕە لەوەی کە محوەر هەر خۆیان بوون و هەر خۆیان بوون و هەر خۆیان بوون کە ئێمە دەزانین ئەوانە باڕاستی بە درێژایی ساڵانی 1970 کە من خۆم تێدا بووم و لە نزیکەوە ئەوانە جاشی شاعێران و خومینی بوون بەڕاستی یعنی لەگەڵ سپای پاسداران خۆ ڤیدۆ هەیە لەگەڵ سپای پاسداران پێکەوە کێو ماڵیان کردو بە دوای پێشمەرگەی دموکراتی و کۆمەڵیدا خودی خیانەتەکانی قیادەمەوە قەتە ڕەحمەتی دوکتۆر قاسملوو بەخۆشیەوە ماوە مامۆستا عەبدوڵای حەسەنزادە ئەوانە نووسیویانە خیانەتەکانی قیادە موقەتە کەچی ئەمڕۆکانە هەر هیچ چونکە دەسەڵاتیان هەیە و چونکە پارەیان هەیە مێژوو بۆ خۆیان دروست دەکەن بە هەزاران لاپەڕەی نووسیوە لە 2 ساڵی ڕابردوو پڕ لە درۆ و تا ڕادەیەکی زۆر دڵی کوردی ئێرانی شکاندووە تا ڕادەیەکی زۆر مەسەلەن ئیهانەی سەرکردەیەکی وەکو دوکتۆر قاسملووی کردووە ئیهانەی سەرکردەیەکی وەکو فواد مستەفا سوڵتانیان کردووە ئەمن پێم وابێ هەر کەس دەنێ و شۆڕشدا بۆ لە ساڵی هەفتاکانەوە لە کوردستانی ئێران دەستی قەڵەم دەگرێت هەروکو بۆ خۆت دەفەرمووی بەڕاستی بنووسێ ئەمە پێی دەڵێن مێژووی زارەکی ئەوە پێی دەڵێن مێژووی شەفاهی و باشترین بەڵگەیە بۆ ئەوەی کە ئەگە هەر ئەمن بنووسم ئەوە دیارە ئەویش بەرامبەرمە زۆر بڕەوی نابێت بەڵام ئەگە بەدەیان پێشمەرگەی دیکە کە وەک من لە سەنگەری دموکراتی و کۆمەڵیدا بووە وەکو من لە ڕووداوەکانی ئەم 3-4 دەهەی ڕابردوودا ئێستاوە دەبێتە 5 دەها ئەو 4-5 دەهەی ڕابردوودا بوون بێن بنووسن یا دەبێتە ئەوەی کە ئەمن بێمەوە سەرخۆکە کاکەوانە چاواشن ڕازنی یا ئەوەی کە دەبێتە پاڵپشتێکی قایم بۆ من کە وە بۆ هەمووان کە ئەمە ئەوانەی کە ئەوڕۆ پارەیان هەیە و بۆیان دەکرێ و بە سەدان مستەشار و ماستاوچی و مەداح لە پشتیانن خۆ ئەو برادەرەی پارتی خۆ کە ئەو کتێبانەی نووسیوە خۆ ئەو سەوادەی نییە کە ئەو هەموو کتێبم دیارە خەڵک بۆی دەنووسێ دیارە ئەو ڕاوێشکار و مەداحانەی کە لە دەوروبەرین بۆی دەنووسن ئەمە کارێکی یەکجار خەتەرناکە چاواشەکردنی مێشوویە ئەوە مێژوو دروستکردنە بۆ خۆت و ئێمە دەبێ بەڕاستی سنوورمان هەبێت لەگەڵ ئەو مێژوو دروستکردنەی بنەماڵەیە کە خەریکن بۆ خۆیان مێژوویەکی چاواشە بۆ خۆیان دروست دەکەن ئەوە بە تەنیا بە من ناکرێ ئەوە بە تەنیا بە تۆ ناکرێ هەمومان هەروەکو فەرمووت ئەوەی دەستی قەڵە ئەوەی ڕووداوەکاندا بووە بێن بنووسن هەر جۆرێکی بێت ڕێنووس خراپە قەیدێ ناکە نازانم ئەدەبیاتم باش نییە قەیدێ ناکە وەرن خاتراتی خۆتان بنووسن لەو شەڕێ مەسەن ڕەنگە ئاندەیان پێشمەرگەم پێشک دێت لە دەوروبەر لە وڵاتی ئوسترالیا کانەدا کە لەگەڵ من لە شەڕی مەسەن دزلیدا بووە ئەمن لە گۆشەنیگایەکەوە دیومە ئەو تۆ ژۆر لە گۆشەنیگایەکی دیکەوە ببینە ئەم دڵنیام کە بە سەدان کەس ئەمڕۆکانە زندون کە ئاگایان لێبوو کە چۆن شاری شنۆ گیراوە چەند بە وەحشیگەری گیراوە چۆن مەسەلەن خەڵکی ڕەسەنی خەڵکی شنۆیە مەسەن هەر برای کاک محەممەدی ماملێ گۆرانی بێش کە کوڕەکەشی ئێستاکوونی هەر هونەرمەندە لە شنۆیە کوشتیان بە جورمی ئەوەی کە مەسەرەن قسەی بە قیادە موقەتە کتۆیا شتێکی دیکە ئەمانە دەکرێ ئەو نێوی حەسەنی مالی بڵێ ئەوانە دەبێ بێن و کە سوکاری بەڕاستی
ئەو قسانەی من تەئید بکەن ئەو قسانەی کە ئەمە دەیکەم ئەوانیش بەردێکی لەسەردا بنێن بۆی کەتی ئەو لاولای تێدا نەبێت بۆ نەوەی دو هاتوومان کە ئەمە داخوا ئەمن دوژمنایەتێکی شخصیم هەیە یا لە خۆڕە ئەو داستانە دروست دەکەم نامن هیچ دوژمنایەتێکی شخصیم لەگەڵ ئەوانە نییە بەڵام ئەمن مێژوو باز دەکەم ئەو مێژووی کە بۆ خۆم دیومە ئەمە یەکجار گرینگە مێژووی زارێکی یەکێک لەو ڕەوشانەیە یەکێک لەو متۆدانەیە کە بەڕاستی دەتوانێت ڕووداوە ڕاستەقینەکانی مێژوو بۆ نەوەی داهاتوودا بگوازێتەوە.